باوک و دایک ئەبێت کە مناڵەکە لە مەکتەبەکە ئەگەڕێتەوە پرسیارەکان لێ بکەن ئایا لە مەکتەب چی کرد چی نەکرد خوێندەکان چی بوو ئەوانە زۆر میهمە. دووەم شت سۆشیال میدیا و ئایپاد و شتانە دەبێت لێی نێزیک بێتەوە یان لێی زۆر کەم بکرێتەوە، یعنی ئەوە زۆر گرنگە بۆ دایک و باوک. هەرچی دایک و باوک ئەوەیە کە هەموو کاتێ لە کاتی یعنی هەموو مناڵە لە کاتی خۆیان بنێرێتە قوتابخانە لەبەرەوەی مستەقبەلێکی ڕوونی هەبێت. دوای ئەوە ئەتوانێت زۆر بە پاکوتەمیزی و بە شێوەیەکی جوان بینێرێتە مەکتەب لەبەرەوەی نمونێ بێ بۆ تەلەبەکانی. ئەرکی دایک و باوک تەنها مادی نییە، تەنها ئەوە نییە کە بڵێ تەنها چەند شتێکی بۆ بکرێت یان تەنها پێداویستەکانی مەکتەبی بۆ دیاری بکات. پێش هەموو شتێک ئەبێ مناڵەکەی خۆی ببینێت کە لە چ بوارێکە خۆی دۆزیوەتەوانێ. بۆ نمونە ئەگەر لە بواری وەرزشیە بێت، ئەگەر لە بواری هونەریە بێت، ئەگەر لە هەچ بوارێکە بێت تۆ بزانانی مناڵەکە خۆت چی و پێخۆشە و چی دۆزیوەتەوانێ و ئەبێت لە هەموو ڕێگەیەک و هاوکاری بکەیت بە تەنها لە ڕێگەی مادیەوە نەبێت، ئەتوانیت دا ڕێگەی دڵخۆشی مناڵەکەتەوانێ پێش هەموو شتێک کە بی دۆزیتۆ لە چ بوارێکە.